خۆشەویستان ئەوەی بینیتان کۆنفرانسی ڕۆژنامەنووسی وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بوو با من بێمەوە سەر ئەو تەوەری کە بۆ ئێوەمان دیاری کردووە لەمڕۆدا کە تەوری دۆمی بایەند باش کوردستانە باسە تەندروستی قژمانەکەین بەڵام لە ڕێگەی خواردنەوە ئەو خواردنانە یاخود ئەو پێکاتانە چین کە دەکرێت لە خواردنێکدا هەبێ و سوود بە قژی ئێمە بگەیەندێ بە شێوازێک هەم لە ڕوتانەوە بمان پارێزی هەم قژێک یاخود پرچێکی بەهێزمان هەبێت دکتۆر کامەران ڕەسوول جاژ لە پسپۆری خۆراک ڕاست و خۆم لە ستۆدیۆ لەگەڵ ئێمەدا ئامادەی دکتۆریان بەخێر بێ سپاس زۆر لەگەڵ ئێمە ئامادەین دکتۆر با یەکەم جا بزانین ینی خواردن یاخود خۆراک ئەوەی کە ڕۆژانای خۆین چۆن کاریگەری لەسەر قژ دروست دەکات ڕاستەکە هەموو کێشەیەکی تەندروستی ئەگەر باس ینی کێشەکە دەوەرینی قژەوە دەست پێکات پێش بەرنامەکە ئاماژەم بۆیە ئەو پسپۆری هاوڕێیان و هاوپیشەکانمە لە بواری پێستە نەخۆشیەکانی پێست بەس ڕەنگە ڕۆڵی لە ئەو پێکات و کانزا و ڤیتامینانە ببینێت کە گرنگر بۆ یەکەمیان بۆ بەهێزکردنی مۆکانی قژ بۆ ڕاگررتنی تەندروستی پێست یعنی لە بەرەوەی مۆکانیش لە پێستەوە دەرەچێت و ڕێگریکردن لە وەرینیان یاخود زوو سپی بوونیان دیادەیەکی تریشمانەیە شان بە شانی وەرینی قش کە هەندێک کەس ینی پێشوەختە مۆکانی سەریان سپیە بێت ینی ڕەنگە لەم چەند ساڵی ڕابردووە بە ڕێژەیەکی زیاتر بێ بە بەراورد بە ساڵەکانی هەشتاکانی یاخود نەوەتەکانە. زۆر باشە دکتۆر کاواتە با بزانین من دانەیە مەسەر ئەو پێکاتانی کە دەشێ بۆ قش سوودی هەبێم یەکەم بابەت کە من لەسەری خوێنمەوە باسی لە گرنگی پرۆتین دەکرد بۆ قش چی لە خانمان و چی لە پیاوانیش بە هەمان شێوە پرۆتین سوود بە قش دەگەێنێت ئەگەمە بەسمان ڕێگەی خواردن بێ بێگومان ینی هەموو یەکێک لە پێکاتەوە سەرەکیانەی کە زۆر گرنگە بۆی کە تەندروستی پێستمان پێڵێتەوە خانانەی کە لێوە دروست بێ بریتێ لە پێکاتوە پرۆتینەکان دەرەگەی تش ئەمینیەکانەوە ئەماینۆسیدەکان ئەوانە دوو جۆرمانەیە جۆرێکیان لە ناو دەستە دروست دەکرێت جۆرێکیان تەنیا لە ڕێگەی خواردنەوە بەزەگە بڵێن بە تایبەت جۆرێک لە خواردنی تایبەت هەیەبی خۆین بۆ ئەوەی کە مۆکانی قژمان بە هێز کادیا خۆ پرۆتینێکی تایبەت من بەبەستم لە ڕێگەی خۆراکەوەی لە ڕێگەی ینی ئەوە ناکە پرۆتینەکان بڵێن زۆر گرنگن لەبەر ئەوەی ڕۆڵێکی کاران هەیە لە پێکاتی خانەکانی لە شار لە ڕووپۆشکردنی دیواری دەرەوەی خانەکانە لە هەمان کاتە بۆ مۆکانی قژ و بۆ کارلێککردنی بۆ پێکەنانی هۆرمۆنەکان و ئەنزایمەکان هۆرمۆن و ئەنزایمەکان وەکو داینەمە ڕێکخەری ناو جەستەوان و لە هەمان کاتیشە پرۆتین گرنگە بۆی ڕێگری بکات لە کەم خوێنی بۆ پێکەێنانی کە خولۆکە سوورەکان بێت یاخۆ خولۆکە سپیەکان بۆ بەتایبەتی خولۆکە سوورەکان پێویستمان بە پرۆتینە بۆ ئەوەی کە ئەو ئاستنی کە هەڵی ئەمژینە و پرۆتینەی کە خولۆکە سروودەکان دروزەکە ئەرترۆپۆیتین ئەمانە گرنگە بۆی کە ئەگە زەلامەکە کەم خوێن بێ کیلۆکاری وەرینی قش ئەگە بۆ ماوی نەبێت و زۆر بوارە بریتە لە کەم خوێنی بەتایبەتی لە خانمانە پرۆتینەکان سەرچاوەکانی خۆراک پۆلی نەکرێن بۆ دوو بەش سەرچاوەکانی ڕۆکیەکان کە بریتین لە پاقلەمەنیەکانی سگنۆ پاقلە فاسۆلیا سۆیا لەگەڵ قارچکە هەروە لەگەڵ ئەو سەرچاوە ئاژەڵەکان ئەوانەی کە زۆر دەوڵەمەندن بریتێ لە گۆشتی سوور هەروە گۆشتی سپی لەگەڵ جگەر و گوچیلۆ ئەمانە هەر تایبەتن بە گۆشی سوور لەگەڵ بەبرێکی دیاریکراویش لە هێلکە و لە شیر و بەرهەمەکانی هەیە زۆر باشە جگە لە پرۆتین باس لە گرنگی ڤیتامین ئەی دەکرێت بۆ خانمان بۆ پیاوان کامیان زیاتر زەرورە ڕۆژ لە چ شتێکی قژدا دەبینێت ڤیتامینی ڕاستەکەی بۆ هەر جوورە گەسەکە گرنگە و لە هەموو تەمەنەکانە یەکێکە لەو ڤیتامینانەی کە زۆر گرنگە ڕۆڵێکی گرنگی هەیە لە پاراستنی تەندروستی پێست و بەهێزکردنی پێست و لەگەڵ یا بەهێزکردنی مۆکانی پێست و هێشتنەوەی ڕخساریش بە گەنجەتی نەک تەنیا مۆکان ڤیتامین ئەی سەرچاو خۆراکیەکان پۆڵینی شەکرێنەگە بۆی کە هاوڵاتی لایەدی نەچێت سەوزۆمی وە پرتەقاڵی و ڕەنگ زەردەکان پرتەقاڵەکان مەمەسمان پرتەقاڵ و لالەنگی و لیمۆ ببوورە کاڵە گەمانە ڕەنگیان پرتەقاڵیە مانگۆ هە ڕەنگی پرتەقاڵیە ڕەنگ زەردەکان ئەوەی کە ڕەنگیان زەردەوەکو ئەنەناس و سێوی زەرد و مۆس ئەمە سەرچاو ڕۆیەکان هەروە بیبەری زەردیشمان هەیە لە هەدمان نەچێ گێزەر سەوزەیەکەوە هەموو هاوڵا یانەی کە سەرچاوێکی گرنگی ڤیتامین ئەیە لەگەڵ هەروە بە سەرچاوی خۆراکی لە هەندێک جۆری ماسی وەکو بەتایبەتی ماسی سەربوون و ماکرێڵا هەیە لەگەڵ جگەرە جگەری ئاژەڵ بەتایبەتی ڤیتامین ئەی ڕۆڵێکی زۆر گرنگە بینێ بەڵام لە یادمان نەچێت ینی ئەمە ئەگەر ئەو کەسە کەمی ڤیتامین ئەی هەبێ ڕەنگە مۆکانی قژی بێهێز بێ یاخود بۆرێ بەڵام ئەگەر هاتوو لە ڕێگەی دەرمانەوە وەریگرت و بڕێکی زیاد لە پێویست وەریگرت لە ئاستی
پێداویستی لە زیاتر بوو گەشە حاڵەتی ئەوەی کە پێ و تێژەهرایی بوون بە ڤیتامین ئەی ئەبێتەوە ئەوەی کەمەکانی قژی دووبارە زۆر بوارێتەوە بۆیە باشتر وایە کە هاوڵاتی پەنام بەرێتە بەستە چاوە خۆراکیەکان و کەمی ڤیتامین ئەی ڕەنگە هێندە دیاردەیەکی باو نەبێت لە وڵاتی ئەمە ینی ڕاستیەکەی بەس لێرە و لەوێ ڕەنگە هەندێک حاڵەتی کەم هەبێت ینی بە تایبەتیەوە بڵێن لە مناڵان و لەمێر مناڵانە ئەگەر هەندێک خواردنی تایبەت ئەخۆن و ڕەنگە لە هەمان کاتە میوە و سەوزە نەخۆن هەر بە وەکو شێوەیەکی گشتی کورد زۆر میوە خۆر نییە بەس بە تایبەتەوە لە مناڵ و لەمێر مناڵانە پێداویستەکەیان زیاترە چکە لە قۆناغی گەشەکردنان چکە جاجارە هەندێ مناڵ یان مێر مناڵەیە دەڵێ قژی ئەوەرێت ینی کە لەو تەمەنەیە ئەگەر بە بۆنەی خۆراکەوە ینی هۆکارەکەی ینی خۆراک بێ ئەو نەخۆشیەک نییە نەخۆشی پێز بێ بوو بێتەوەی وەرینی مووی قژی ئەو مناڵیان مۆکانی قژی زۆر تەنکە یان درێژ نابێ یەکێک لەوانە ڤیتامینەی زیاتر لەو گروپەیە بێگومان لە گروپی ئەو خانمی دووگیانی پێداویستی زیاترە ینی خانمی دووکان لەیانمان نەچێ بۆ گەشەی کۆرپەلەکەی ڤیتامینەی زۆر گرنگە بێگومانیە مەسەر خانمانی دووگیان و ئەو شتانشی کە پێویستە بخۆرە لە کاتی دووگیانیدا هەر با لەسەر ڤایتامینەکان بێن ماواجگە لە ئەی ڤایتامین سیش باس لە گرنگیەکەی دەکرێت ڤیتامین سی بێگومان دواتر دێمە سەر ڤیتامین سی بێگومانێژێکە ینی لەو پێکاتوانەی کە زۆر گرنگە بۆ دروستکردنی کۆلاجین کە زۆر ینی بە کۆلاجین بە ڕەمزی گەنجەتی ناسراوە کە باس کۆلاجی نەکرێت ڕەنگە زۆر بەس بیری بۆ دەمو چاو بۆ پێست بشێت ینی ڕاستەکەی کۆلاجین ڕۆڵێکی زۆر گرنگی تری هەیە لە جنگە و لە ئێسقان و لە خانەکانی ترا و لە هەمان کاتە لە بۆ مۆکانی قژ ڤیتامین سی سەرچاوە سەرەکیەکان ینی جگەلەوەی کە ڕۆڵێکی کارای هەیە لە بەهێزکردنی وەرگری لەشە بەس بەهێزکردنی تەندروستی مۆکانی قژە و ڕێگریکردن لە وەرینیان بێگومان سەرچاوە خۆراکیەکانی کە زۆر دەوڵەمەندە بریتین لە میوە مزرەمەنیەکان پرتەقاڵ و سندی و لالەنگی و لیمۆ لە هەمان کاتە میوە بەهاریەکانی خۆمانیان خو سەوزە بەهاریەکانی خۆمان ماوەیەکی تر مزرەسێ و لەگەڵ هەڵوژەی سەوس یاخود فەلیکەنۆک یاخود ڕێواس و لەم ڕۆژانەیە دوێنێ بوو کنگر و ئەمانش پیا بووە ئەمانە سەرچاوەیەکی زۆر دەوڵەمەند بە ڤیتامین سی و سەوزە گەڵاتۆخەکان و هەموو جۆرە سەوزەکانی تریش باش ئەی ڤایتامین دی یەکێکە لە هەرە هۆکارە سەرەکیەکانی وەرینی قش لە ڕەنگە لە هەموو جیانە ینی لە دوای هۆکاری بۆ ماوەی لە یادمان نەچیانی ئەوە ئێمە وتمان هۆکارەکانی تایبەتمەندی من نییە بەس هۆکاری سەرەکی وەرینی قش بە تایبەتی لە ڕەگەزی پیاوانە بریتە لە هۆکاری بۆ ماوەی و لە خانمانی شاوکاری بۆ ماوەی ڕۆڵێکی کارای هەیە بەڵام لە ڕێگەی کەمی هینەکانەوە بێ ینی کەمی ڤیتامین دی لە ئێستاە بە تایبەتی لە کوردستانی باشوور یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی ئەوەی کە ئەو کەسە مۆکانی قژی زۆر بە خێرایی بێهێز دەبێت و ئەوەرێت چەند جارێکی شاماژەمان بەوەیەوە ینی هیچ خواردنێکمان نییە بڵی پێویستی پێداویستی لەشی تیاوێ لە جەستەیە ینی ئەگە بەتەمامین دەرەگەی خواردنەوە ئێمە پێداویستی لەشمان بە ڤیتامین دی دابینکەین هیچ خواردنێکمان نییە هەر بڕێ خواردنی کەم هەیە ئەو خواردانەش لە وڵاتی ئێماوەنە بەردەستنی ناخورێن ماسی سەرمۆنی ئەوەی کە ئەبێ بلانی کەمەوە ڕۆژانە 200 گرامی لێ بخورێ ئەمە خاڵێکی ئەستەمە زەردێنەی هێلکە تایەتی بەس پێداویستێکی کەسێکی 70 کیلوێ بێ ڕۆژی 4 زەردێنەی هێلکە بخوا 4 زەردێنەی هێلکە شیرتیاتی بەڵێ بەزە بێ ڕۆژی حوپەردا خۆیتەوە ئەمە کارێکی ئەستەمە چاوە سەرکیەکەی کە هیچ پارەی تێناچێ و سوودیشی زۆر زۆرە بریتە چوونەتە بەرخۆر کەی بچینە بەرخۆر و سوودی هەیە لە بینی دەی بەیانی بۆ 4 عەسر بەپی وەرزەکان کاتەکە ئەگۆڕێ بۆ کەسێکی کورد لە وڵاتێکی ئێمە کە ناتوانین بە بۆنەی کۆمەڵایەتی وەکو کەسێکی ئەوروپی بە جلێکی نیمچە ڕوو بچینە دەرەوە هەر وەکو باوباپیران و نەنگ و با پیرمانیانی لەم وەرزەیە 2 سەعادە چیت ئەم وەرزانەی کە ساردە ئەم چەند مانگەی ساردە لە کۆتایی بەهار و هاوین و لەگەڵ هینە ئێمە ڕۆژانەیەک سەعاتمان پێویستە و ئەکرێ ئەگە بڵێن هاوین زۆر زۆر گەرم بێ ڕاستەکەی زۆربەی کات بەس پاسایە کە ڕەنگە لە شوێنی خۆیانە بێ و کەسی ئەڵێ بەرە زۆر گەرمە من ناچمە بەرەتاو شەوانیش گەرمە کەچی لە دەرەوەی ڕاستەکەی پاساوەکەی لە جێگەی خۆ نییە بەڵام دیاردەیەکی بەربڵاوە لە هەموو گیان لە بەبوونەی ئەوەی کە دەوامیان زۆرە دوای سەعاتی تاوە بێ چوارە گاتە ماڵەوە ڕەنگە 2 ڕۆژی هەبێ بەس جومان و شەمانی هەبێت زۆربەی ئەوانە یاخود ئیشەکەی بە شەو بێ پێویستکا بە ڕۆژ بخەوێت لەگەڵ بوونی شوقۆ ئەمانە ئەمە ئەو شوێنانە
تۆزە ڕەنگە بیانی تۆزە قورسترە نەک بڵێن ئەستەمە هەموو شوقەکانی ژانی پارکوشتی لێ هەیە گەبمانەیە بچینە بەرخۆر سەچاوی سەرەکی بەس چوونە بەرخۆرە ڕاستە ینی یەکێک ئێمە هاو پیشەکانمان لە بواری پێست و هەموو ئەوانەی شێرپەنجاڵێن یەکێ لەوە کاری توشون بە شێرپەنجەی پێست بریتە لە چوونە بەرخۆر و بۆ ماوەیەکی زۆر بمێنیتەوە بەڵام هەر خۆشیان ئاماژە باوکەم ڕێژەی توشبوون کەمە بەڵام نیشانەکانی کەمی ڤیتامین و زیانەکانی گەلەی زیاترە لە ئەوە ڕاستیەکەی بۆیە با نەبێتە پاساو و هەمیشە لێرە و لەوێ ینی زانیانی ناڕاست بڵاوکرێتەوە یەکێک ئەڵێ ئەبێ پێش بەرە بەیانە بێ یەکێک گەڵێ دوای چواری عسر بێ ینی بەنیسبە ڕۆژهڵاتی ناوەڕاستەوە لە دوای دەی بەیانی بۆ چواری عسر باشترین کات بۆ 12 مەناڵی سەر و ساڵ ئەبێ بچێتە بەرهەتاو پێش ساڵەکە نابێ برێتە بەرهەتاو لە دوای ساڵەکە بێتە بەرهەتاو و ئێمە شەم و ڕۆژانە ئەگەر یەکێک لە درێژایی هەفتەکە نەیتوانی لە ڕۆژە پشۆکان ئەتوانێت زیاتر بمێنێتەوە وەکرێ سوود لە مانگانە وەربگرین کە پلەی گەرماکە تا ڕادەیەک نەزۆ گەمەنۆسە زۆر سادە بۆ نمونە مانگی 3 و 4 یاخود مەسەلەن مانگی 9 و 11 ئەو مانگانە زیاتر بمێنینەوە باش ئەمە بێگومان وەکو خۆت ئاماژت پێ کرد کاریگەرێکی ڕاستە خۆی لەسەر بەڵێ بێگومان زۆر ڕۆڵێکی یەکێکە لەوە کارە سەرەکانی وەرینی قشت لە وڵاتی ئەمە ڤیتامین دی بەڵە زینک لە چی خواردنێکەوە دەستمان بکەوێت چۆن کاریگەری لەسەر زینک کانزایە بەس ببوورە بە خێرایی پێشەوە هەندێک ڤیتامینی ترمان هەیە کۆمەڵی ڤیتامین بیەکان B1 B2 بەتایبەتی B2 B7 و لەگەڵ B12 ئەمانە زۆر گرنگی ڤیتامین بیەکان بە زۆری لە دانەوێڵە تەواوەکانە هەنوەکو ئادی بۆر و برنجی بۆر و لەگە پاقلەمەنیەکان و لەگە گۆشتە ڤیتامین B12 تایبەتمەندێکی تایبەتی هەیە گە ڤیتامین B12 کەم بێ ڕەنگە مۆکانی سەر زووتر سپی بێ بۆیە زۆر گرنگە ڤیتامین B12 تەنها لە سەرچاوی ئاژەڵا هەیە لە گۆشت و لە هێلکە و واتە لە ڕۆکانی ئەیشی لەو کێشانەی کە ڕۆکخۆرەکان و ڤیجیتێرینەکانیانە بریتە لە کەمی ڤیتامین 12 بێنەوە سەر زینک کانزایەکە ڕۆڵی زۆرە ینی بۆ بەرگری لەش بۆ پاراستنی پێست بۆ گەنجبوونەوەی بۆ ڕێگریکردن لە کەم خوێنی چکە پێکاتێکە یەکەکە گرنگە بووە سەرچاوەکانی خۆراک بریتین لە پاقلەمانیەکان و لە گۆشت و لە ماسی و لە شیر و لە هێلکەیە ئەمە بەڵێنینەکانە هەیە بەڕێژەی جاوە دکتۆر ببوورە دەگەڕێ مۆلات و دواتر قسەکانمان بەرداوامی پێ دەدەین بەڵام دیارە لەسەردا کۆنفرانسێک بوونی هەیە بێکەوە بینەری دەبین و دواتر درێژە بە گفتوگۆکەمان دەدەین خۆشویستان بینیتان کۆنفرانسی ڕۆژنامەنووسی وەزیری پەروەردەی هەرێمی کوردستان بوو دەگەڕمەوە سەر گفتوگۆکەمان لەگەڵ دکتۆر کامەران دکتۆر بابەتێکی تر هەیە ئەویش ئۆمێگا 3 ئەمە چۆن ڕۆڵ دەبینێ لە تەندروستی قژ لە چی خواردنێکە و لە چی خۆراکێکەوە بەدەستمانەکەوێت بیانی ڕاستەکەی ئۆمێگا 3 ڕەنگە کاریگەریکی زۆر ڕاستەوخۆی نەبێ بەس گرنگە بۆ پاراستنی تەندروستی پێست یاخود کێشتنەوەی مۆکانی قژ بە بەهێزی بەسکەمی ئۆمێگا 3 حاڵەتێکی زۆر باو نییە سەرچاو خۆراکیەکان بۆ نمونە لە ماسیە هەیە لەگەڵ چەرەسەکانە بۆ نمونە لە گوێزە هەیە لە گوڵە بەڕۆژەیە لە دەنگی کەتانە لە فستق و لە ئەمانەیە هەیە بەڵامەوەی کە لەو گرنگترە کانزای ئاسنە لەگەڵ ڤیتامین ئی کانزای ئاسن کەمی ئاسنێکێکە لەو کارەکانی وەرینی قش بە تایبەتی لە خانمانە خانمان یەکێکن لەو گروپانەی کە زیاتر تووشی کەمی ئاسنە بن لەبەرەوەی کە مانگانە خوێنیان لێڕا بە بۆنەی سووری مانگانەوە هەروە لە کاتی دووگیانی بوون و کاتی شیردانە لەبەرەوەی پێداویستی کە کۆرپەلەکەی ناوسکیان هەیە و دواتریش لە کاتی شیردانی شاوێ پێداویستی مناڵەکە دابین بکرێت لە عینەکەیە لە هەموو جیهانیانی کەمی ئاسن زیاتر باوە لە خانمان و لە بڵێن مناڵانیشا زیاتر مناڵان بە حکمی گەشەکردن و هەندێ بوونی کرمی مشەخۆر ئاسن بێگومان ینی ئەو خۆراکانی کە دەوڵەمەندن بە ئاسن ئەوی شەرپۆڵی نەکرێ بۆ نمونە بە زۆری لە گۆشی سوورە هەروە لە گۆشی سپی وەکو گۆشی پەلەوەر و ماسیە هەیە لە بەڕێژەیەکی باشیش لە پاقلەمانیەکانە هەیە بە تایبەتی لە نیسک و لە نۆک و لە سۆیایە هەیە هەروە لە پاسۆلیاشە هەیە لە ماشی واتە لە لۆبیا ئەوەی کە هینە بێت لە هەمان کاتیشە لە سەوزە گەڵات تۆخەکان بە تایبەتی سپێناک و برۆکلی ئەمە بە بڕێکی باشەیە چکەگە لە کوردستان ئەوانەی کە من تێبینیم کردوون ینی و هاوەڕەکانیشمان باسییان کردووە لە بواری پێست ینی کەمی ئاسن و ڤیتامین دی و دوانە زۆر گرنگن ڤیتامین ئیش ڕۆڵێکی گرنگی هەیە بۆ پاراستنی و ڕێگەگرین گرتن لە وەرینی قژ و بێزکردنی مۆکانی قژ و هێشتنەوەشی بەگەنجی ینی مۆکە لە خوارەوەشی تاڵ نەبێ ئەمانە
ڤیتامین ئی بە زۆری بڵێن لە چەرەسا هەیە بە تایبەتی لە گوڵە بە ڕۆژە و لە دەنکە کوولەکە و لە علی بابا لەواتە ئەو فستق عەبید و لە فستق و لە بادام و لە گوێزە ئەمانە هەیە هەروەها لە زەیتەکانیشا هەیە و زەیتانەی کە بۆ خواردن بەکارهێنرێت لەگەڵ ماسیە. زۆر باشڕە باسی لە ئاسن کرد پێش کۆنفرانسەکە باسی زینکمان کرد بەڵام چیتۆ سەر ڤایتامینەکان و زینکمان باس بەڵێ زینکەکە وتمانەوەی کە سەرچاوی زۆر زۆر سەرەکی بێ ینی گرنگە زنگیانی بۆ بەهێزکردنی بەرگری لەش و پارەهێشتنەوەی جەسە بە گەنجی و ڕێگریکردن لە کەم خوێنی زنگمانێژی گرنگە بۆ پێکهێنانی خوێن بۆ نمونە لە هەمان کاتی شاسە چاو خۆراکیەکان وەکو بڵێن لە گۆشت و لە سەوزە گەڵاتۆکەکان بەرەژێکی کەم هەیە لەگە پاقلەمەنیەکان و لەگەڵ دانەوێت لە تەواوەکانە ئەمانە هەیە ئەگەر هاتوویەکی کێشەی خواردنی هەبوو یاخود ئەمانەی بەردەست نەبوو ئەکرێ بە ماوەیەکی دیاریکراو لە ڕێگەی تەواوکەری خۆراکی لە ڕێگەی حەپەوە بیاخود گولاجە وەریگرێ بەس بێگومان دوای ڕایشکردن بە پزیشک نەوەکو هۆکاری وەرینی قژەکەی ینی پەیوەندی بە خۆراکەوە نەبێت لە یادمان نەچێ ئێمە هۆکاری تریشمانەیە بریتە لە وەرینی قش بەس ئەمەی کە باسمان کرد ئێمە خۆراک بوو خۆراک بەشێکە لە لایف ستایل لە شێوازی ژیان شێوازی ژیان بەس خۆراک نییە بریتە لە نووسنی باش دووکەوتنەوە لە شەو نخوونی لەگەڵ وەرزشکردن زۆر گرنگە لانی کەمەگە بە وەرزشیشی پێ نەکرێ بە پێ بڕوات و ڕۆژانەی هەموو کەسێک پێویستی بەوە هەیە لە لانی کەمە ینی لە هەفتەکە ئەبێ هیچ نەبێ 5 ساعاتێک ئێمە وەرزشێکی سادە ئاسا ینی بکەین بۆی کە تەندروستیمان پارازراوە بێ ئەو کەسانەی وەرزشوانن ینی بێگومان هەموو جەستیان تەندروستترە ئەمە خاڵێکی گرنگە. دوورکەوتنەوە لە شەو نخوونی و لە کەمخەوی بە تایبەتی ئەگە پێویست ناکاتەوە شەوانە ئیشت بکەیت ئەمە زۆر گرنگە. ئێمە باسمان لەوە کرد ئەم کانزاوە ڤیتامینانە گرنگن بەڵام لە یادمان نەچێ هەندێک خۆراک هەیە خۆی هەر بۆ جەستە خراپە بۆ نمونە خواردنی شەکر و شیرینی زۆر ئەمانە هەرە بێتەوە ئەوەی کە جەستە بێهێز بێت ئەمانە کاریگەری لەسەر قژیش دروستەکان بۆ منە هەڵوەری زیاد بکەن بێهێزی بکەن و خواردانە چینکاوتەکە زیان بە قژ دەکەێنن و نابێ بخۆین ڕاستەکە ینی زیانیان هەیە ینی خواردانەی کە زیانە بێ ڕۆژەیەکێک لە هاوڕەکانمان کە پسپۆری پێستە چاپێکەوتنی هەبوو پێمە لەیەکی لە کەناڵەکانە ینی ئەو دەستەواژەی دەربڕینەی زۆر جوام وتی پێست بریتێ لە ئاوێنەی دەرەوەی جەستەمان زۆر نیشانە هەیە لە سەرەتا ڕەنگە لە دەستە دەکەوێت مۆکانی قژیش بەشی بێگومان لە پێستەوە دەرەچێ بۆیە زۆر کات ئەو خواردانەی کە لە ناوە زیانمان پێگەینن لە دەرەوە سەر زیانیان هەیە شیرینی و خواردنی شەکر بێگومانێکێک لە دەرەنجامەکانی بریتێ لە بێهێزبوونی مۆکانی قش ڕنگ نابێتەوەی وەرینی قش بەسە بێتە هۆی ئەوە خواردنە گازیەکانیش لە یادمان نەچێت لەگەڵ خواردنێکی بڕێکی زۆر لە فاستفود بە تایبەتیەکە بە بڕێکی زیاتر زۆر زۆری لێ بخورێت کە ئەمانەشمان خوارد دەبێتمان نەچێت کاکە تۆ ئەم خواردانە ئەخۆیت ئەبێتە ڕێگیر لەوەی کە خواردنە تەندروستەکان خۆیوانەی کە ئاماژەمان پیاوەکو پاقلەمەنیەکان و یاخود بە شێوازێکی یا میوە و سەوزە و شت ناخورێ ئەو کاتە لە جاتی خواردنەوە گازیەکان و شیرینی ئەکرێ ئەو میوانە بخورێت کە ئاماژەمان پێ کە سەرچاوێکی سەرەکی ڤیتامین سی و ڤیتامین ئەی بوون و تامەکانیشان شیرینە پرتەقاڵ شیرینە لە هەمان کاتە ئیشی هەوی شیرینە لەم دوانەیە کامیان هەڵەبژێری دروستەوەی ئێمە شیرینی هەر نەخۆیان ئەگە کەمی لێ بخۆین چونکە ڕەنگە تۆزە لە تەوەرەکە دوورکەومەوە حاڵەتێکمان هەیە ینی کێشەیەکی بە چاوی هاونیشتیمانیانە ڕەنگە لە داهاتوو ئەگە بوار هەبوو باس بکرێت ئەوەیە کە ئەڵێ من دکتۆرەتوانم وازە هەموو شتێک بێنم وازە شیرینی نێنم بۆم تەرک ناکرێت ینی خواردنی شیرینی زۆرێکێکە لە هۆکاری ئەوەی کە مۆکانی قژی بێهێز بێت و هەندێک جارە بێتەوەی خێراتر بڕوتێتەوە بەڵامە حاڵەتی کە ئەو کەسە حەزی بە شیرینی زۆرە ڕەنگە ماوەیەک خۆی بگرێت دوورکەوێتەوە لەی دوایی دەست پێکاتەوە لە گەنجەکانە زیاتر حەزیان لە نەستەلە و لە خواردنەوە گازیەکان و لە جیلی ئێمە ئەوانەی پێش ئێمە و ئەوانەی دوای ئەمەش حەزیان لە ئیشی هەویری وەکو بڵێن کولیچە و بەپێی وەرزەکان ئینە یاخود ساردەمەنیەکان ئەمانەشینە ئەمە ڕاستەکەی پەیوەندی بەوەنی ئەو کەسەکە ئیرادەی نییە ئیرادەی هەیە بەس هەندێک هۆکارەیە کەوای لەکە بە بەردەوامی نەک هەر حەزی لە شیرینی بێت یعنی بۆی بگەڕێت و بە بڕێکی کەمی ڕازی نەبێت بۆیە شیرینیش بێکمان وتمێکێکە لەو خواردانەی بۆ جەستە خراپە هەر خواردنێکی بۆ جەستە خراپ بێت لە هەمان کاتە کاریگەری نێگەتیڤ و سلبیە بێت لەسەر مۆکانی قش هەندێک هۆکاری تریشێ بێگومان کە پەیوەندی بە لایف ستایلەوە هەیە بەس ڕەنگە ئێمە دەستکاری مان پێ نەکرێت کەویش بریتە لە دەوروبەر پیسبوونی ژنگە و دووکەڵ و ئەمانە هەمووی کاریگەری لە سەمۆکانی پێسەیە بەڵام خاڵێک هەیە ڕەنگە بتوانین تۆزێ
دەستکاری تیا بکەین بریتە لە دوورکەوتنەوە لە زۆر بەکارهێنانی مادە پاکشکەرەوەکان. ئەمە هەرچەنە بواری برادرانی پێسەڕزیانی مادە پاشکەرەوەکان چکەوتمەمە بەشێکە لە لایف ستایل خانمانی کورد زۆرزۆریانی ڕەنگە ئەو حەزیان هەبێ دایمە ماڵەکەیان زۆر پاک بێ زیاد لە پێویستەوە بەکارێنن هەندێک لەم مادانە ئەبێتەوەی ئەوەی کە بە شێوەیەکی ناڕاستە و خۆ ببێتەوەی کەمی کانزاکان لە لەشیا. زۆر باشە دکتۆر کامەران ڕسوڵژەژ لە پسپۆری خۆراک سپاس بۆی لە کەلەمەوەی دکتۆرگیان سپاس بۆ پاریزانەکان. زۆر سپاس بەیەوە بە هیوای سەرکەوتن بۆ کەناڵەکەتان سپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس خۆشویستان تۆری دوم بە یارمەتی دکتۆر بێگومان هاوکارانم پێشکەشکرا و چانێک وەردەگرم و لەگەڵتان بەردەوام.